دوای ئەوەی شەپۆلێک بارانی بەلێزمە ڕووی لە قەزاکە کرد و بووە هۆی هەڵسانی لافاو لە سەنتەری قزای چەمچەماڵ و ناحیەکانی شۆڕش و تەکیە. زەرەرزیانێکی زۆری مادی بەر سەر و ماڵی هاوڵاتیان کەوت کە بەوتەی قایمقامی چەمچەماڵ زیاتر لە 500 ماڵ تووشی زەرەرزیان بوون و ئاو چۆتە ماڵەکانیانەوە. دیارە لای هەمووان ڕوون و ئاشکرا بەهۆی کەشوهاوا و بارانی زۆرەوە ئەمڕۆ لە چەمچەماڵ تووشی ڕووداوی نەخوازراو بووین. بەس چەمچەماڵ تا ئێستا کە قسە دەکەین زیاتر لە 500 ماڵی زیانی بەرکەوتووە. ئەوە جگە لە ناو بازار و فەرمانگە حکومیەکانی وەکو تاپۆ و پاسپۆرت و ڕۆشنبیری و قایمقامێت و زۆرێک لە پەروەردە هەروەها زۆرێک لە فەرمانگەکانی تر زیانیان بەرکەوتووە. هاوڵاتیان دڵتەنگ و چاو بە فرمێسکردن و کارەساتی بەسەریان داهاتووە. لەگەڵ ئەوەشدا نیگەرانن لەوەی تا ئێستا کەربەدەستانی شار بەدەمیانەوە نەهاتوون و وەڵامیان نادەنەوە. کەناڵی پەیام بەخێر بێن سەرکەوتوو بن ئێوە هەموو کاتێک ئاگاتان لە فەقیر و هەژار و بێباوک و هەموو کاتێک خزمەتی خەڵکتان کردووە. بەخوا براکە من ژیانمە وایە 6 دانە مناڵم لەم خانوەیە بەخێو کردووە. بەو خوای 28 ساڵە لێرم ژیانمان لەسەر عارەبانەیە کە براکەم. بەو خوای ئەلێرەیە بەو خوای هاوینانیش پڵنە وشکەکەمەوەی فرۆشم. بەو خوای براکەم ئەوە حاڵمانە یەکشمان بۆ دەنەبڕە حەمد و سەنا سپاس و ستایش بۆ خوای گەورە کە مناڵێکم شتێکی لێ نەهاتووە کە مناڵەکەم ئەمەلیاتە و دەرم کردووە لە خوای گەورە بە زیاد بێگەیانومە تەبان سەربان. یەک کەس نەهاتووە زۆر 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 گلەییم لە قایمقام هەیە لە شارەوانی هەیە کە فریای ئێمە نەکەوتن کە فریای ئێمە نەکەوتن و زەرەرمەندێکی زۆر زۆریش بووینە ئێمە براکەم قاپیمان شکا بتڵتەنکی یەکشتم بۆ دەرنەچوو. جگە لە ماڵ و خانووی هاوڵاتیان بەشێکی زۆر لە دوکان و کۆگاکانی ناو بازاری قەزاکەش لە ئافاو چۆتە ناوی و کاسبکاران تووشی زەرەری گەورە هاتوون و بەشێکیان هیچیان بۆ دەرنەچووە. وڵای مامەسەجان من خۆم سەعات تقریبا 12 ڕۆژم بۆ نوێژ هەتا نوێژم کرد نوێژی نیوەڕۆ عەسر ماجەمع کرد تر کاتێ دەرچووی تر ماشەڵڵا لە عەقڵانەوە بارانەکەی بەس من خۆم لێرە نەبوو بەڵام ڤیدیۆ شتەکان بەم ناردووە وەڵامی ئاوی زادەکەیە حتى تقريبا نزيمة كلمة تقريبا بمتر أو برز بقول والله دكانك من حرف مهر إبادة وشكر أو كاتو تناو إذا مزارك نبودر وسامي قرولته بخاطر 45 مليون عشان تأكلوا بارم تأكلوا تنازل بس باورنا كم شيء بعمل معه وەکو عام هەمومان بەڕاستی یەکشمان بۆ دەرنەچووە ئەو دوکانەکەی منە یەکشتی تیانێ بە عام هەمومان 37 دوکانین هیچ یەک دوکاندار یەکشتی بۆ دەرنەچووە بەڕاستی هەمووی تووشی زەرەرێکی زۆر زۆر بووینە وەڵڵاهی بە دڵنیایە کەم تەرخەمی حکومەتێکی حکومەت ئەوایە ئەو ئاوەڕۆیی کە لە بامەخانەوە ئاوە دێدە خوارەوە ڕێڕەوێکی بکرای لە دەروی شار بچێتە دەروی شار ئاوەکە بە عام بانی مەقان هەموو دێدە ناو شار شاری چەمچەماڵ بە حکمەوەی کەچاڵە هەموو ئەوەکە هاتۆتە بازاڕەوە وەڵڵاهی تقریبا زیاتر لە دەوری 17 ملیۆن زەرەرم کرد وەڵڵاهی تا سەعات 12 نیش یارمەتی ئەم پیاوەمانداوە دوکانەکەیتی دوکانی مناڵان و جلوبەرگ و پێڵاوشتی تێدایتر نەمازانی شەگەوای لەکە گەیشتە سەعاتێ بۆ 1 و چارەک کاتە سێری پشتمان کرد 2 مەتر زیاتر ئاویتیا بانستێکە ڕێک 3 مەتر ئاوی تێچووە ئەو ڕێک پایەکەیە 3 مەتر ئاوی تێچوو کورە نەبەخوا هیچ دەرچوونی پێیان ئەو هیچ دەرچوونەکەی بەخوای وەرە نەقیمی پێوە نەما ئەوە 80 دۆلار لەسەرمە یعنی 110,000ەکە بە 8,000 کە سێویشی لە دوکانەکەی سەرەوەدان هەج ئافرەتێشتی دێ زیانەکان تا ئەم دقەیە 130 دەفتەر دینارە هەر دوکاندارێکی بای 3 دەفتەر عەشایە کابرا کەمەلاتەکەی سەیریکە دەفتەری قەرزشی دۆڵای من وەکو خۆم گەرنی هەمووی مازا کردەوە بەخوا من چی لە دەفتەر قەرزکەم ئەوە پەڕی 2 ملیۆنی تیا 3 ملیۆن چی لە دەفتەر قەرزکەم لە دوای ساڵی 1991ەوە ئەمە یەکەم ڕووداوی لافاوە کە زۆرترین زەرەر و زیانی بەسنووی قەزای چەمچەماڵ گەیاندووە جگە لە زیانە مادیەکانیش دوو هاوڵاتی لە ڕووداوەکانی پەیوەست بە بارینی بارانی بەخۆڕ گیانیان لەدەستدا و نزیکەی 15 دیکەش بریندار بوون. ڕێبن محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.